ئایا ئەزانی هەندێک لە زنجیرە سەرکەوتوو بەناوبانگەکان لە یاری ئەلکترۆنی ڤیدیۆ گەیمەوە وەرگیراون لە کورتەکلاکێتی ئەم جارەمان هەندێک لەو زنجیرانتان پێدەناسێنین. من میر عومەرم لەگەڵمان بن. یەکەم زنجیرەی فاڵاوت کە ئەم ساڵ 2024 بڵاو کراوە سەرکەوتنێکی زۆر گەوری بەدەستێنا نمرەی 8.6 بەدەستێناوە لە IMDb لە زنجیرە یاریەکانی فاڵاوتەوە وەرگیراوە. دووەم زنجیرە The Last of Us 2023 بڵاو کراوانێ نمرەی 8.7 بەدەستێناوە لە IMDb لە زنجیرە یاریەکانی The Last of Us وەرگیراوە. سێەم زنجیرەی The Witcher 2019 بڵاو کراوە نمرەی 8 بەدەستێناوە لە IMDb لە زنجیرە یاریەکانی The Witcher وەرگیراوە. چوارەم زنجیرەی Arcane 2021 بڵاو کراوە نمرەی 9 بەدەستێناوە لە IMDb لە زنجیرە یاریەکانی League of Legends وەرگیراوە. و پێنجەم و کۆتایی زنجیرەی هێڵۆ کە 2022 بڵاو کراوە نمرەی 7.3 بەدەستێناوە لە IMDb لە زنجیرە یاریەکانی هێڵۆ وەرگیراوە. بینەری چەند لەم زنجیرانە بووی و بەدڵتان بووە لە هەمان کاتیشدا یاریەکانیشتان تاقی کردوتەوانێت لە کۆمنت هاوما بنووسن، بەڵام لەبیرتانە چێ لایکیۆم بڕجێ بکەن، لە هاوڕەکانتان شێریکەن یاخود لە کۆمنت تاگیان بکەن و فۆڵۆی هەژماریشتان بیر نەچێ. من میر عومەرم لە کورتەکلاکێتەوە. سەلام عەلیکوم.